الحمد لله رب العالمين، والصلاة والسلام والتكريم والتعظيم على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. اللهم صل وسلم وزد وبارك على سيدنا محمد صلاة تكون لك رضاء ولحق أداء ولعلم ظاهرة والباطن الشفاء ودواء وله جزاء. إيمان داران سلامي خواهي قورتان لسر به. آياتك لآياتكاني پروردگارو نشانيك لنشاني دصلاتو قوو هيزي پروردگارو وحدانتو تاكو تنهاي پروردگار سربازك لسربازكاني پروردگار كاتك وأم سربازة ديت برحمت ببركات بخير وخوشي اگر او سربازة كم بي يا زياد بي هندي جار بكم زيادة أبيت معي نقمة وعذاب وغضب، وهندي جار مسلمانان وإيمان داران يا تواوي بشريت بقدوم بهاتني خوش حالة بن بيشوازية كان دل خوشي دربرن بنبوني بطاقة بن ويا إخوائي تبارك وتعالى من نتكابس عبدكان وبندكاني خويا لقرآن بيروزا زياد لپنجا جار باسي أم نعمتي خويكا أم سرباز جنودي خويكا أم آيات نشان ود صلاتي خوي لناو بهشتا كردو دي بنعمتك لنعمتكاني خوي زور بي سر أرز تكويني سر أرز بيكيناني سر أرز لو نعمت بيك هاتوا كأويش نعمتي آو يكيك لو نعمتاني خوي تبارك وتعالى من نتكابس سر عبدكاني خويا أفرميت قدري بقرن حرمتي بقرن ريزي بقرن لنشان ود صلاتي منا سرباز جنودي منا خوي تبارك وتعالى أفرميت أفرأيتم الماء الذي تشربون أأنتم أنزلتموه من المزن أم نحن المنزلون لو نشاء جعلناه أجاجا فلولا تشكرون. بو سيري ناكن بو تيرانن بون سرنج نادن أم آوساز قارا شيرين جوانا أم نعمة قورا كالآسمان بون باراندون يو السيري كان كي أم آوتان داتية كي بوتان أبارينيت خوتان يا تشقو هيزيك كسناتوانيت لمقابل أم نعمتا لبرانبري أم نعمتا سنقدر برنا وخوي درخا نعمتي أو نعمتك جقل ذاتي حق تعالى وذاتي الله كسناتو أنا يقتل اليدروسكا همو إنسانيت بمسلمان وإيمان داروا محتاجي أو رحمتي پروردگارن خواهي تبارك وتعالى من أجر قدري نزانا حرمتي لي نقرن سباز گزار نبن شكرانا بجير نبن طاعتو جرالي من نكن لفرمان من درچن فلو نشاء جعلناه أجاجا أي كن بآبكي ناخوش بوتان تالو ترش بوتان سود إسفادي لنكن أجر أهلي إيمان ودين نبن أجر سباز گزار نبن أما منتي خواه بس عبدكانا أم بارانا سباز بو پروردگار من بو ذاتي حق تعالى بو ذاتي الله وچن روجه بردواما لسرمان خواه بردوامي كي لسرمان أما نعمتي پروردگارا نعمتك زور قوريا وأنزلنا من السماء ماء بقدر فأسكناه في الأرض وإنا على ذهاب به لقادرون. فاي تبارك وتعالى فإيماء لم آسمانوا أم آومان بو إيوة دابزان دو دخواروا نزول مان كردوا نعمتي إيماء جنود سربازي إيماء لناو أرزا جيقر مان كردوا وإيماء توانين أم آولا إيوة بسينو هلي قرينو يا ناخوشي كين سرتان يا بأوتان كين ليتان مبرينوا وك أو شواناني وش كسالي رويتيكا وك أو شواناني كوا وكردوار أو آوداني كاتك أو نبو آوداني شنيا كأو هبو آوداني هيا أو شواناني كوا تشولا بن ويرانا بن آويتيانا منيا وخواي تبارك وتعالى فرميت خو هيسي يمي لا يبين أو خلق تاواني كردو سربيشي كردو قناع بارا يمن لا يبين بأميد يوي كوا خلق يتر درز ورقرن بير بكنوا لتفسير كان الزور بوردي تفسير آيات كراوا علماء زانانا فرمون خواي تبارك وتعالى لو آسمانوا
کە ئەم ئاوەی دابەزاندووە لە ئەرزا جێگری کردووە. هەندێک ئەفەرمونون ئەو ئاوەی کەوا سەرچاوەکەی لە بەهەشتایە لەناو سەر ئەرزا جێگر بووە 4 ئاوە. سیحۆن و جیحۆن کە یەکیان لە هەندستانە و یەکیان لە یەمەنە و هەروەها نیل و فرات کە لە عێراقا، دیژلە و فرات کە لە عێراقایە و نیلی کە لە میسرایە. ئەمە سەرچاوەکەی لەناو بەهەشتایە. خوای تەبارەک و تەعالا نازلی کردووە، جێگری کردووە، سازگاری کردووە بۆی خەڵک ئیسفادەی لێ بکات. بەهەرحاڵ ئەمە منەتی پەروەردگارە بەسەر عەبدەکانیە کە های تێبگەن، بیر بکەنەوە، تێفکرن ئەم ئاوە نیعمەتی ئێمەیە، ئاگاتان لێ بێ. والله خلق كل دابة من ماء فمنهم من يمشي على بطنه ومنهم من يمشي على رجلين ومنهم من يمشي على 4 يخلق الله ما يشاء إن الله على كل شيء قدير. حدشي شد لم سر أرزاها لكون كائناتها هي هموي سر شاوكي آوة وجعلنا من الماء كل شيء حي. أو تأخوي تبارك الله فرميت أو إخوات قالوا دروسي كردوها. والله خلق كل دابة، دابة يعني همو الزروع يقرأتوها، شلة دوبيه كإنسانة، شلة شواربيه كحيواناته، كأواني كوا خاوني عقلنين، خاوني نطقنين. خوي تبارك وتعالى فرميت هندك كان من يمشي على بطنه لسسكان الرون وكمارو حشرات وأماناه، ومنهم من يمشي على رجلين هندك لسر دو بي الروا، هندك لسر شوار بي الروا. خوي قورا ويستي خوي دي شون مخلوقات خوي دروسكا وشن تر دروسكا، أما لدى صلاة خوي دي فعال لما يريده. خوات وانا بسر مشتكا ما بس ديرا اويا كأصلي همو اشتك براستي آوة حد لصا حفتا واشتاي جسم إنسان آوة بويا. وجعل من الماء كل شيء حي فرمايشتي خواي تبارك وتعالى حد شيشتي كدروز أبيض لخوراك وخواردن حتى لتكنولوجيا محتاجة بآو ببيئة ونابي. وأنزلنا من المعصرات ماء ثجاجا لنخرج به حبا ونباتا وجنات ألفافا إن يوم الفصل كان ميقاتا إلى آخر الآيات. خوي تبارك وتعالى أما جبوك كوا حتشي اشتيك محتاج بآوة أم آوة إما دائبين خواروا بو أوي كوا خلق برغمي لبياكا خلق سمري ببي خلق برهمي هبي بو ئەوەی کەوا دەخڵ و دانەکە و میوەجاتەکە و تەکنۆلۆژیاکە و هەموو خەڵکی محتاج بەو ئاوە پاکەیە. وينزل عليكم من السماء ماء ليطهركم به. جگە لەوە ئەم ئاوە ئەسڵی ئینسان و مەخلوقاتی لێ پێکاتووە، ئەم ئاوە خوا ئەیبارێنێ بەسەر ئێوە شیرین و سازگاری کردووە، پاکە و پاکەوە کەریشە. ئاوێکی پاک و پاکەوە کەرمان بۆ ئێوە ناردووە. بۆیە ئاو عولەما و زانایان ئەفەرمون سەربازێکی پەروەردگارە، جاری وایە خوا بە ڕەحمەت ئەینێرە بۆ عەبدەکانی خۆی، جاری وایە کە بە نێقمەت و عەزاب بۆ عەبدەکانی خۆی. ئەم ئاوە خوای تەبارەک وتەعالا کردی بە ڕەحمەت لە بۆ حەزەتی نوح و مسڵمانانی شوێنکەوتەی حەزەتی نوح. ئەوە بوو لافاوی هەڵستان. ئەم حەزەتی نوحە بەم ئاوە ڕزگاری بوو لە زوڵم و ستەمی ئەو کافرانە خۆی و مسڵمانەکانی. ئەم ئاوە ڕەحمەت بوو بۆ حەزەتی نوح. و هەروەها حەزەتی موسا کە لە دایک بوو، خوا ئەمری کرد بە دایکی بخێرنەوە ئاوە، ئەمری کرد بە ئاوەکە تۆ سەربازی منی، جنودی منی. حەزەتی موسا لەناو ئەو تابوتا کە دایکی دایناوەتایە بیپارێزە تا ئاگاتە شوێنی خۆی. ئەم ئاوە لەم تابوتا حەزەتی موسا گرێکە ماڵی فیرعەونە. ئەم ئاوە ڕەحمەتە بۆ دایکی حەزەتی موسا، بۆ حەزەتی موسا، بۆ بەنو ئیسرائیلی. حەزەتی موسای پاراز جنودی خوایە. و هەروەها ئەم ئاوە ڕەحمەت بوو بۆ قەومی حەزەتی موسا کە خوای تەبارەک وتەعالا فەرمی کە لە پەڕیتەوە لە نیلەوە بەلە نیل بۆ ئەوەی کەوا شەق بێ تۆ خۆت و مسڵمانان بپەڕنەوە، دواتر لێی دەرەوە فیرعەون و دار و دەسە جنودی هەموو یەخینکێت. کەواتە ڕەحمەت بوو بۆ حەزەتی موسا و بەنو ئیسرائیلی. و هەروەها لە ڕۆژی بەدرا، غەزای بەدرا، مسڵمانەکان پێغەمبەر و هاوڵانی خوا بارانی وەباراندن بۆی کەوا سەباتیان هەبێ،
بۆیان جێگر بن ئەو بارانە بۆ هۆکاری ئەوەی کە هەم پاک ببنەوە و هەم سەباتیان هەبێ و هەم قۆهێز و ڕێیان بەرز بێ بەرامبەر بە کافرەکان. کەواتە ڕەحمەتە لە هەندێک کاتە ئەم سەربازی پەروەردگارە بۆ ئەو مسلمان و ئیماندارانەی کەوا بەڕاستی فەرمانی خوا جێبەجێکەن. و هەروەها لە چەندین کاتە خوای تەبارەکەڵا بۆ مسلمانان ئیمانداران کە پێویستیان بووە بارانی باراندووە بۆ بە ڕەحمەت بۆیان، و هەندێک کاتیشە بەڕاستی باران یان ئاو ئەبێتە نێقمەت و عەزاب بۆ کێ؟ بۆ ئەوانەی کەوا لادەرن، بۆ ئەوانەی کەوا فەرمانی خوا ئاشکێنن. وهو الذي ينزل الغيث من بعد ما قنطوا وينشر رحمته وهو الولي الحميد. ئەمە بۆ مسلمانان ڕەحمەتە بەرەکاتە لە هەرکوێ بن مسلمانان ئەهلی تاعەت بن. و هەروها ئەم ئاوە خوای کاتە سەربازێک عەزابی قەومانێکی پێدا کە ئەو قەومانە لادەر بن، قەومی حەزەتی نوح چونکە لادن خوا لە ئاوا خنکاندنی، و هەروەها فرعون و جەماعەت و دار و دەستەکەی، و هەروەها قەومی سەبە. سەبە ناوی شار نییە، ناوی لادێ نییە، ناوی ئافرەت نییە. سەبە ئەو قەومە بوو کە بەڕاستی سەبە ناوی پیاوێکە، دەدانە کوڕی هەبووە، کە لە تەفسیر ئاماژە پێ کردووە، دە کوڕی هەبووە، لە یەمەنا بوون، مسلمان بوون، ئیماندار بوون، خاوەنی شار و وڵاتێکی خۆش بوون، بەلای ڕاست و بەلای چەپیانە خوا باخ و باخاتی پێبەخشی بوون. بەڵام کاتێکەوە فەرمانی خۆیان جێبەجێ کرد، کاتێک لە فەرمانی خوا دەرنەئەچوون کە سەبە وەفاتی فەرموو، کوڕەکانی هەندێکیان تاغی بوون، هەندێکیان یاخی بوون، قەومەکەی خوای تەبارەک وتەعالا ئەو نیعمەتەی پێیدا بوون بەڕاستی بەلافاو لە ناوێر بۆیان، وەکو ئەفەرمێت لەقەد کانە لسەبع فی مەسکەنهم ئایە جەنەتانی عن یەمین وشمال كلوا من رزق ربكم واشكروا له بلدة طيبة ورب غفور فأعرضوا فأرسلنا عليهم سيل العرم إلى آخر الآية. خوای تبارك وتعالى كباسك وبيغمبري خوا فرميت لقوم سبأ، يعني نوكاني سبأ براسي لمسكن ولات وشاريانا او اند خوش بو بلاي چپيانا بلاي راستيانا باخو باخاتي خوش، بلاي چپيانا باخو باخاتي خوش. انسان هر حسك كاشو وشاره بلا اي خلقنا بخونو للرزق خواي خوتان كأم نعمتي بيداون شكرانا مجري خوا بكن ام شاره جوانا باكا بون خوشا ولات ويران مكن انجا خوايكي غفور الرحيم امي بأي وداوة عبادتان بردوام به انسان كحسك دابنا وابله بلام كاتكوا فأعرضوا فأرسلنا عليهم كاتكوا بشتان كرديني خوا فرمي ايمش براسي بهوي بلا فاو او باخو باخاته او باشتي راسو شپا بومان كردن ويران كردن بومان كردن باوي كوا برو بومكي تالو تفتو ترشبو بويا ناخرا يعني اما بهوي چيو بهوي تاوان انا بهوي گناه انا خوا ليت يقدان بويا او وكو نعمته وهندي جاريش عذابي پروردگاره بو او قوماني كيا اخي ابنو لفرماني خوا درسن هر بويا خوا الاخير سوره تبارك فرميت قل ارايتم ان اصبح ماؤكم غورا فمن ياتيكم بماء معين. اي خلقنا خبرم بيبدن بين بلن اقدارم كان پروردگاره فرميت قل ارايتم يونازانا نابينن كورن ام او اگر من نغرويكم لناوي برم بيبن بناخي ارزا ايوه چيتان دستيه كي اوي سازگار و شيرين تان پيدا بويا ام بارانا نعمته ورحمته پروردگاره بويا كاتكوا نابارت اجيلتو اليمان خلق سيدكي هموي نامرتاحه بطاقته چونك ازانه جيان باويه اگر او نبه جيان نيه بويا چندين راپورتي جيهاني لسر اويه كوا شر كوتاي جيهان يا ملحمة الكبرى بهوي اويه نك بهوي نوتوا انسان ببين نوت اجي بلان ببي او ناجي بويا براستي ايما لاستي نعمتكاني پروردگارا دان بهجاري داما يخوانا ببنين يا ايها الناس انتم الفقراء الى الله والله هو الغني الحميد. يا ما بي
دان بە فەقیری و هەژاری خۆمانە بنین بڵێن پەروەردگارە ئێمە هەژارین لە دەرگای تۆ، هیچ دەسەڵاتێکمان نییە، هیچ قووەیەکمان نییە ئەگەر تۆ نیعمەتەکانی خۆتمان لێ بگریتەوە. خوایە ئێمە بەنداتی تۆکەین، تۆ پەرستین، داوە لە تۆکەین، سوجدە بۆ تۆ بین. خوایە ڕەحمان پێ بکەی، ئەبێ ئەمە بە سیفەتی هەموو مسلمان و ئیماندارێک بێت، دان بە نیعمەتەکانی خوا بنێ بۆی کە بۆی زیادکە. باران و ئاویش یەکێکە لەو نیعمەتانە، هەتا یەکێک لەو راپۆرت نووسانە ئەڵێ لە سەدا 97.5 ئاو لەسەر ئەرزە ئاوی سوێرە، ئینسان ناتوانێت بیخواتەوە. لە سەدا 2.5 ئاوی سازگارە، لەم سەدا 2.5 بەڕاستی لە سەدا 0.3 ئاوی ڕووبارەکانن، لە سەدا لەو 2.5 لە سەدا ئەو 2.5 مەسەلە 3.8 ئاوی ژێرزەویە، لە سەدا لەو 2.5 لە سەدا 68.8 ئاوی بەفرەکانە، ئاوی بەستەڵەکانە. یعنی ئەمە ئاوی کەممان هەیە. سەیرەکەم سەر ئەرزە بەو تۆزە ئاوەدان بووەتەوە. ئەگەر ئەو تۆزە ئاوە نەمێنێ سەر ئەرز وێرانەوێ. بۆیە هەموو وڵاتان هەر لە ئێستاوە سەری خەزانی ئاویان دانەوە، سەد دروستەکەن، ئاوی شیرین دائەنێن. ئەم ئاوە نیعمەتی خوایە، بۆیە خوا فەرمێت کولوا واشربوا ولا تسرفوا. ئاو خواردن و خواردنەوە بخۆن و بخۆنەوە، بەس ئیسرافی تیا مەکەن. ئیسراف پێغەمبەر ئەفەرمێ صلی الله علیه وسلم ئیسراف حرامە، جائز نییە، لێیان پرچی قوربان. ئیسراف لە ئاوا هەیە؟ پێغەمبەری خوا فەرمێ بەڵێ ئیسراف لە ئاوا هەیە. چۆن ئیسراف نییە؟ ئەگەر لەسەر دەریایە ئاو بی، دەریایە ئاو، یەک دەریا ئاو، ئەگەر تۆ لە 3 جار زیاتر دەموچاو شۆری، لە 3 جار زیاتر ئاو ڕادارە دەموە، دەستی ڕاست و دەستی چەپت شۆری، قاچ شۆری، لە 3 جار زیاتر مەسحی سەرت کرد، تۆ ئیسرافت کردووە، گوناهباری تاوانباری. قوربە سەر ئەوانەی کە واسوەسن موەسویسن کە خۆیان نەخێنە ناو عەوزەگەڵ هێشتا تەڕ نەبووم، ئەمە بەڕاستی ئەتباعی شەیطانە، ئەمە گوێگری شەیطانە، گوێگری خوا و پێغەمبەر نییە. خوا ئەمە کولوا واشربوا ولا تسرفوا. بەڵام ئەو لەولاوە بە گوێی خوا ناکە، سەیرەکەی بە گوێی شەیطانەکە. نەک جارێ بە 10 جار دەموچاوی سوکونایی نایە، یا مەسەلەی ماڵەکەی پاک ناکەتەوە، یا تەنکی سەربانەکەی بە ئارەزوو ئاوی لێڕژێت، یا ئەو ئاوە بە سۆندەیەندە بەر دەرگا و بەڕاستی جادە و شارعی پێشۆرێت. بیرکەرەوە ئەو قەترە ئاوە چۆن پاڵەفتە بە تۆ کراوە، چۆن هاتووە، چۆن گەشتە ناو تەنگەکەی تۆ، ئەبێت دەستی پێوە بگری، ئەبێ بزانی دراوسەکەت ئاوی هەیە یان نیەتی، یا گەڕەکەی تۆ هەیەی گەڕەکەیت هەیەت یان نیەتی، ئەبێ خەمی مسلمانانی تر بێ، خەمی شوێنانی تر بێ. ئەم ئاوە نیعمەتی خوایە، ئەبێ دەستی پێوە بگرێت. ئازیزان و خۆشەویستان، خوا ئەم بارانەی بۆ باراندین، یا ربی خوای لە دەپاڕێنەوە، بۆمانی زیادکەی، یا ربی بۆمانی زیادکەی، خوای لێمانی نەگریتەوە، خوای ئێمە فەقیرین لە دەرگای تووە، هیچ دەسەڵاتێکمان نییە پەروەردگارە ئەگەر لێشمان گریتەوە، بەڵام ئێمە بە ڕەحمەتی خۆت داوەت لێەکەین، بە سۆز و میهرەبانی خۆت داوەت لێەکەین. ئەم بارانەمان بۆ زیادکە، بیکەمای ئاوەدانی وڵاتمان، ئاوەدانی نیشتیمانمان، کاری و کارزگارمان پێ بتەقێنە. خوایە بیکەمای شیفامان، شیفای دڵ و دەروونمان، شیفای خاک و وڵاتمان، یا ربی خوایە گیان، بیکە ساڕێژی برینەکانمان، یا ربی خوای لێتە پاڕێنەوە، لێمان نەگریتەوە پەروەردگارە، یا ربی خوای بۆمانی زیادکەی، وڵاتمان پڕ لە خێر و خۆشیکەی، وڵاتمان لە شەڕ و ئاشوب و فیتنە لادەی، وڵاتمان لە خوێن ڕشتن لادەی، وڵاتمان لە قاتی و برسێتی و ناڕەحەتی لادەی. یا ربی خوای هەر کەسە پلانی خراپی پێ بۆ وڵاتمان، بۆ نیشتیمانمان، یا ربی خوای بەسەر خۆی و جێشدا شاویشکێنیتەوە. هەر کەسێ دڵسۆزی وڵاتمانە، دڵسۆزی نیشتیمانمانە، دڵسۆزی دین و ئەخلاق و نیشتیمانمانە، خوایە بەرقەراریکەی، یا ربی خوای لێتە پاڕێنەوە، کار بەدەستی وڵاتمان بۆ ئیسلاحکەی، ئیمان، ئیسلام، ئەخلاق، ویجدان، زەمیران بەرێ. یا ربی خوای ڕەحم و سۆز دڵیانە دانێ بەرامبەر بەم میلەتە. یا ربی خوای ئەگەر دوژمنی میلەتن، دوژمنی دینمانن، دوژمنی خاکمانن، دوژمنی وڵاتمانن، بێ ڕەحم و بێ سۆز و بەزەین بەرامبەر بەم میلەتە، قتل و عاممانەکەن، خیانەتمان لێکەن. یا ربی خوای ئەگەر شاوی دادن هیدایەتیان بی، ئەگەر شاوی دادن خوای عالیەها سافیلەها، خوای ژێر و ژوورانکەی، خوای بەزەی بە مسلمانانی کوردانی ڕۆژ هەڵاتە بێتەوە کە لە ئێستادا زۆربەیان نەژێت تەعزیب و ئازاران، ئەو ستەمکارە، ئەو زاڵمە
ڕۆژ بە ڕۆژ لێیان نەگرێت، ئیعدامیانەکە، ئیهانیانەکە، بە تایبەت مامۆسایانی ئاینی، زانایانی ئاینی، بەس لەبەر ئەوەی داوای حەق و مافی خۆیان نەکەن، بەس لەبەر ئەوەی کوردن ئەڵێن لێمان گەڕێن با بە کوردی بژین، بە کوردی بووین بە کوردی ببرین. یا ڕەبی خوایە کورد بوون عیزەتە، کورد بوون زبانێکە تۆ بەم میلەتە داوە. یا ڕەبی خوایە نیشانە و دەسڵاتی تۆیە، خوایە ئەوانە ئەیانەوێت ئەو نیشانەی تۆ بکوژێنەوە، خوایە بیان کوژێنیتەوە. یا ڕەبی خوایە بیان کوژێنیتەوە، خوایە جێش و جاشان بە ناحەق یارزابەری، خوایە ئەو میلەتە ڕزگارکەی لەو هەموو ناڕەحەتێ، لەو هەموو داماوێ، لەو هەموو قەتڵ و عامە، لەو مستەمەلیان نەکرێت. یا ڕەبی خوایە ئەو زانانە گیراون، ئەو مامۆسایانە گیراون، یا ڕەبی خوایە لەو ناڕەحەتێ ڕزگاریان کەی، خوایە دەرگای خێران لێ بکەرەوە. یا ڕەبی خوایە بە جنود و سەربازی خۆت ڕزگاریان کەی. یا ڕەبی خوایە لە دەپارڕینەوە بە ئیمان و مانژێنەوەمان ورن و زیندومان کەرەوە. یا ڕەبی خوایە لە دەپارڕینەوە شیفای نەخۆشەکانمان بە، بە تایبەت ئەو نەخۆشانی داوای دوعای خێرا لێکردوین، شیفای عاجز و پەلان بۆ بنێرە. یا ڕەبی خوایە لە ناوەی وڵات، لە دەروی وڵات، لە شاری خۆمانە، لە گەڕەی خۆمانە ئەوانەی داوای دوعای خێران کردووە، یا ڕەبی خوایە ڕەحمیان پێ بکە. یا ڕەبی خوایە گیان شیفای نەخۆشەکانیان بە. یا ڕەبی خوایە ئەوانەی کەوا منداڵە منداڵ ساڵیان بەرێ، ئەوانەی هیان و ساڵحین خوایە بۆیان ساڵەکەی، ئەوانەی هیانەوە مەفقودە و نەخوایە بە یەکیان شادکەیتەوە. یا ڕەبی خوایە لە دەپارڕینەوە بە ئیسمی عەزەمی خۆت، لەبەر خاتی جەلالەت و کەمالەتی خۆت پەروەردگارە، لەبەر خاتی خاترداران لە پێغەمبەران و صالحان و پیاو چاکانت خوایە. یا ڕەبی خوایە ئەوانەی کەوا خزمەت بە تۆکەن، خزمەت بە دینەکەی تۆکەن، بە شریعەتەکەی تۆکەن، بە پێغەمبەرەکەی تۆ، بەرنامەی پێغەمبەرەکەی تۆکەن، خوایە بەرقەرارەکەی. یا ڕەبی خوایە لێ دەپارڕینەوە ئەوانەی کەوا لەم مزگەوتا بەشداریان کردووە بە تمەنێک، بە گوشەیەکی خێر، بە کارێکی خێر، یا ڕەبی خوایە بەرقەرارن کە، یا ڕەبی خوایە بۆیان زیادکە، بیکە شیفای نەخۆشیان، بیکە عیزەتی دین و دنیایان. ئەوانەی کەوا بەردەوامن لە خزمەتی ئەم مزگەوتە و باقی مزگەوتەکانی کوردستانە، یا ڕەبی خوایە سەربەرزیان کە، یا ڕەبی خوایە سەربەرزیان کە، یا ڕەبی خوایە قەت ناخۆشی و تاڵی و برسيتي ونارعتي نششن خوايا همو لا يكمن سربرسكي. آمين آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين.